دیارێ مەوەکو خەڵکی بناری قەندیل و نەک هەر خەڵکی بناری قەندیل هەموو جیهان دەبینێت کە بەرخۆدانێکی بێوێنە لە دوو گەڕەکی کوردنشیندا دەکرێت کە ماوەی چەند ڕۆژێکە هێرشێکی هۆڤیانە و دڕندانە دەکرێتە سەر خەڵکی سڤیل بێگوێدانە خەڵکی سڤیل و هەروەها شەڕێکی زۆر مەترسیدار دەخەنە سەر کوردنشینەکان و ئەو دوو گەڕەکەی کە تیایدا خەڵکی کوردی تێدا نیشتە جێبووە کە ئەمەش نەک هەر حکوومەتی کاتی سووریایە بەڵکو چەندین چەتەی داعشی تێدا چەندین گروپ و تاقمی چەتەی داعشی تێدانەوە بێجگە لەوەش دەوڵەتی تورکیاشی لە پشتەوە کە ینی بە دوو دەوڵەت دەیانەوێت داگیرکاریەکی بێوێنە بکەنە سەر هەردوو گەڕەکە کوردنشینەکە کە ئەویش گەڕەکی شێخ مەخسوود و ئەشرەفیەیە و کە تەماشای و بەرخۆدانی گەلی کورد بکەین و بەرخۆدانی شەروانان بەرخۆدانێکی بێوێنەیە بەڕاستی ینی لە هیچ جیهان لە جیهاندا وە نەک لە جێ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستیشدا ینی بەرخۆدانێکی وا نابینین کە ئەو پەڕی ئابلۆ قەدرابن و بێ ئەوەی هیچ چۆن بڵێ هیچ یارمەتیدانێکی سەربازی و یارمەتیدانێکی بۆ خەڵکی سڤیل و بۆ چارەسەرکردنی بریندارەکان بێگوێدانە هەر شتێک ئەم حکوومەتی کاتی سووریا هێرش دەکاتە سەر شەڕوانان و خەڵکی مەدەنی بەڕاستی بەرخۆدانی گەلی کورد و شەڕوانان بێوێنەیە کە مەدەبینین چەند ڕۆژێکە نەیانتوانیوە بە دوو دەوڵەت و بە چەند گروپ و تاقم و نەیانتوانیوە دوو گەڕک داگیر بکەن و دوو گەڕک بخەنە ژێر دەستی خۆیان بەڕاستی ئەوە لە هیچ شوێنێک نەبیندراوەوە تاکو ئێستاش دەبینین شەڕوانان هەر بەرخۆدانێکی بێوێنە دەکەن و کە بۆ خۆیان دەڵێمە گیان یان ئەوە ئێمە لەسەر خاک و نیشتیمانی خۆمان دەژینیان ئەوە گیانی خۆمان بەخت دەکەین لەو پێناوەدا لە پێناو ئازادی و لە پێناو شەڕەف و ناموسی خۆمان وەکو کوردێک و ئێستاش کە تەماشا بکەین بەڕاستی لەو کاتەدا ینی هیچ چۆن بڵین هیچ هاوکاریەکی هاوپەیمانان و هیچ هەڵوێستێکی جیهان نابینین لە بەرامبەر ئەو داگیرکاری و لە بەرامبەر ئەو ڕەشەکوژیەدا کە دائیمەن دەوڵەتانی زلهێز دەوڵەتانی جیهان کە خۆیان بە ناوی دیموکراسیەت و بە ناوی پاراستنی مافی مرۆڤ ئیدعای ئەوە دەکەن بەڵام لە هەمان کاتدا یعنی دەبینین کۆمەڵکوژیەکی وا بێوێنەوە کۆمەڵکوژیەکی وا هۆڤیانە دەکرێتە سەرگەلی کورد و بێ ئەوەی کە چۆن بڵێ بێ ئەوەی هیچ گەلی کورد دەستدرێژی بۆ هیچ نەتەوەیەک و بۆ هیچ ڕەگەز و بۆ هیچ ئاینزایەک هەبوو بێت بەڵام لە هەمان کاتدا کە دەبینین دەوڵەتان هیچ بێدەنگن و بێ مووقیفن بەرامبەر ئەم داگیرکاریە و ئەم دەستدرێژیەدا و بۆیە ئەمەش کە ئێستا دەبینین ئەو داگیرکاریە حتما دائما لە کۆنەوە لە مێژووی کردەوە کە تاکو ئێستاش تەماشا بکەین ئەو داگیرکاری و ئەو چەسانەوەی گەلی کورد و قڕکردنی گەلی کورد دائما لە مێژووە هەتا کوردێکیش هەتاوەکو ئێستاوە هەتا کوردێکیش ما بێت ئەو داگیرکاریانە هەر دەبێت و بۆیە ئێستاش ینی هەرتم دەوڵەتە زلهێزەکان دەوڵەتانی داگیرکەر کە کوردستانیان کردوتە بە چوار پارچە و لەژێر هەر داگیرکاری هەر دەوڵەتێکدا پارچەی و لەژێر هەر داگیرکاری دەوڵەتێکدا چەوسێنراونەتەوە لە هەمان کاتدا کردویانەتە بە چۆن بڵێ کردویانە بە قوربانی حەز و بەرژەوەندیەکانی دەوڵەتانی زلهێز ئەنی چۆن بڵێ تەماشا بکەین هیچ هەڵوێستیەکیان نیە بەرامبەر ئەوەوە کە تەماشا بکەین و دەوڵەتی تورکیا و حکوومەتی کاتی سووریا لە هەمان کاتدا ئیسرائیل و دەوڵەتانی دیکەی ئەوروپا و فەڕەنسا و ئەمریکا دەبینین لە پێناو بەرژەوەندی خۆیان لە پێناو بەرژەوەندی وڵاتەکەیان ئەم دوو گەڕەکەیان فرۆشتۆ بە دەوڵەتانی داگیرکەر و هەرتم گەلی کوردیان کردوتە بەرژەوەندی چۆن بڵێ کردوتە قوربانی بەرژەوەندیەکانی خۆیان دیارە کە ئەو ماوەی ئەو هێرشە دڕندانە کرا سەر هەردوو گەڕەکە کوردیەکان لە حەلەب دەنگدانەوەکی جیاوازتر لە جاران هەبوو ینی لە نێو خۆی کووردا لە هەر چوار پارچەی کوردستان هەڵوێستێکی زۆر جوان هەبوو هەڵوێستێکی مەردانە هەبوو لە هەموو گەلی کووردا کە دەبینین پێشتر کە داگیرکاری دەکرا سەر هەر پارچەیەک کورد بێدەنگ بوو کورد لە ترسی دەوڵەتانی هەر پارچەیەک ترسیان هەبوو لەوەی کە بۆنە
لە نەویەکدا یەکگرتوو بن و دەنگی هەڵبڕن لە بەرامبەر ئەو داگیرکارانەیە کە دەکرێتە سەرگەلی کورد و کوردە سەوسێنرێنەوە. بەڵام لە ئێستادا کە دەبینین بەڕاستی جێگای دڵخۆشیە کە یەک هەڵوێست هەیە لە هەر چوار پارچەی کوردستان و دەبینین ئێستا لە نەکە لە ڕۆژئاوا لە ڕۆژهەڵاتیش کە سەر هەڵدان هەیە ڕاپەڕین هەیە بەرامبەر ڕژێمی ئێران و لە هەر چوار پارچەی کوردستان هەڵوێستێکی جوان و چۆن بڵێ نیگەرانیەک هەیە بەرامبەر ئەم داگیرکاری و ئەم قڕکردنی کوردان. بۆیە بەڕاستی هەروەکو پێشتری ژیانی هەرتم چۆن بڵێ هەرتم وەکو دەڵێن عەبدوڵڵا ئۆجەلانی دەڵێ کاتێک گەلی کورد یەکێتی نەتەوەی پێگنێنێت و یەک هەڵوێز نەبن بەرامبەر ئەو داگیرکارانێک کە دەکرێتە سەریان هەر قەتڵ و عام بەردەوام دەبێت لە سەریان و بۆیە پێویستە لەسەر ئێمە وەکو گەلی کورد پێویستە لە هەر شوێنێک بین لە هەر شوێنێکی دنیا بین پێویستە یەک هەڵوێز بین بەرامبەر هەر داگیرکاریەک کە دەکرێتە سەرگەلی کورد لە هەر پارچەیەکی کوردستان بێت و ئێستا کە لە ڕۆژئاوایە بۆ هەیە سبەینێ لە باشووری کوردستان بەیان لە باکووری کوردستان یان لە ڕۆژهەڵاتی کوردستان ئەنی ئێمە وەکو گەلی کورد پێویستە ئەوە بخەینە پێش هەر ئایدۆلۆژیا و هەر چۆن بڵێ هەر هەڵوێستێکی دیکەمان بۆیە گەلی ئێمە کوردین و پێویستە بەرامبەر کوردبوونی خۆمان و بەرامبەر خاکی خۆمان هەڵوێستمان یەک بێت و بۆ ئەوەی گەلی کورد نەتوان بۆ ئەوی دەوڵەتانی داگیرکەر و نەتوانن زیاتر گەلی کورد بسەوسێنەوە بۆیە ئەگە یەک ماڵ بوو یەک ڕیز بوون بەرامبەر هەر داگیرکاریەک ئەو کاتە سەرکەوتن مسۆگەر دەبێت و دوژمن دەترسن لە داگیرکردنی خاکی کوردستاندا. وەکو ئێمە دەبینین ئەمڕۆ کە لە ڕۆژئاوا ئەو هێرشانە ئەنجام دەدرێن و ئەو شەڕە ئەو قەتڵ و حامەی کە لە ڕۆژئاوا دەکرێ ئەنجام دەدرێت. ئێمە دەزانین کە ئەمە پلانگەڕیەکی نێودەوڵەتی و بە چەندین دەوڵەتی جیاجیاوە ئەمە ئەنجام دەدرێت. بەڵام ئێمە دەبینین کە گەلی ڕۆژهەڵات گەلی بەرخودانی ئێمە هەمیشە لە بەرخوداندان و لە بەرامبەر هێرشەکان هەڵدەستن بەبەر پەجدانەوەی و هەڵویستی گەلی ڕۆژئاوا هەڵویستێکی پڕ خۆڕاگریە گەلێکی پڕ خۆڕاگری کە هەمیشە لە ئەنجامدا بەرخودان دەکەن و لە دژی ئەم هەڵوێستانە و ئەم داگیرکاریە ڕادەوەستنەوە. ئەو هێرشانەی کە لەسەر ڕۆژئاوا دەبیندرێن ئێمە دەبینین کە گەلی کورد لە هەموو ناوچەکان و لە هەموو شارەکان بە قەندیلیشەوە هەمویان هەڵوێستیان هەبووە بەرامبەر ئەو داگیرکاریە و بەرامبەر ئەو شەڕەی کە لە ڕۆژئاوا ئەنجام دەدرێت. گەلی کوردیش تا ڕادەیەکی زۆر بەرخودانی خۆی ئەنجام داوە لە بەرامبەر ئەم هێرشانەوەتە لێرەدا یەکریزی و یەکگرتنی گەلی کورد دەبیندرێ و دڵسۆزی گەلی کورد دەبیندرێ بۆ ڕۆژئاوا. ئێمە دەبینین کە لە ڕۆژئاوا ئەو منداڵانە هەمویان لە ناو دەچن و قەتڵ و حام دەکرێن و چەندین ژن قەتڵ و حام کراوە و چەندین گەج لە ناو بران. بەڵام دەبینین کە گەلی کورد ئیرادەیەکی بەهێزی هەیە و ڕۆژئاواش ناتوانێت ئەو ئیرادەی خۆی بەلاواز نابینێت. ڕۆژئاوا هەردەم لە بەرخوداندایە و گەلی کوردیش هەڵوێستی خۆی هەیە بەرامبەر ئەو هێرشانە و ئەو داگیرکاریانەی کە لە ڕۆژئاوا ئەنجام دەدرێن. هەموو ناوچەکان لە ئێستادا هەڵوێستیان بۆ ڕۆژئاوا هەیە و هەموو باشوور بەهام لە بەرامبەر ئەو هێرشانەی ڕۆژئاوا خەمگینن و ئێمەش وەکو گەلی بناری قەندیل وەکو گەنجێک لە بناری قەندیل هاوخەمی خۆم بۆ گەلی ڕۆژئاوا دەردەبڕم.